میانمان دەبێت بەڕێز دکتۆر کاروان سەباح حەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاو لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو. دکتۆر بەخێر بێ. سپاس بۆ ئامادەبوونت. ئەم بارودۆخی کە ئێستا ڕووی لە ناوەڕاست و باشووری عێراق کردووە هیچ مەترسیەک ئەگەرێک هەیە ئەگەر بارودۆخ بەم شێوەیە بەردەوام بێت ئەم پرسە لای خۆمان سەر هەڵدا؟ بەڵێ سپاس بۆ ئێوە. گۆڕانی ئاوهەوا و وشکی و گەرمی کاریگەریەکەی تەنها لە وڵاتێکی دیاریکراو ڕناوەستێ، بەڵکو کاریگەریەکەی لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر هەموو ناوچەکە هەیە، بەڵام ڕێژەی کاریگەریەکە لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە دەگۆڕێ. ئەوەی عێراق ئەوەی کە لە عێراق ڕوودەدا بەشێکی سروشتیە پەیوەندی بە کەمبوونەوەی سەرچاوی ئاو و بەرزبوونی پلەکانی گەرماوە هەیە، بەشێکی دیکەی پەیوەندی بە سیاسەتی ئاوی وڵاتانی دەوروبەری عێراقەوە هەیە، بە تایبەتی تورکیا و ئێرانەوە کە سەرچاوە ئاویەکان دەیانگرنەوە یا ئاراستەکانیان دەگۆڕن، وای کردووە داهاتی ئاوی عێراق زۆر کەم بێ و خاڵی سەهەمیشی خراپی ئیدارەدانی ئاوە لە عێراق، چونکە عێراق نەدیدگایەکی ڕوونی هەیە و نەستراتیژێتێکی ڕوونی بۆ ئیدارەدانی ئاو هەیە. سەرڕای ئەو بودجە زەبەلاحە و پارە زۆرەی لە بەردەستی حکوومەتی فیدرالدایە، بەڵام بەداخەوە ئاستی تێگەشتنیان بۆ کێشەکان لە ئاستێکی پێویستان نییە و هەنگاوەکانیشیان کلاسیکیانن، یعنی هەر خەریکی کۆمەڵێک کاری ڕووکەشیانن کە ئەوە کێشەکە بەو قوڵیە چارەسەر ناکە ئەوەی کە هەیە. ئەستراتیژەتی هەرێمی کوردستان چییە بۆ ڕۆبەڕۆبنەوەی ئەم پرسە؟ چی بکەین کە بتوانین ئەو سەرچاوە گرنگای ژێرزەوی و سەرزەویش بپارێزین؟ بەڵێ سەبارەت بە هەرێمی کوردستان هەم بارودۆخە سروشتیەکە هەم بارودۆخە مرۆیی و ئیداریەکە جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی عێراقا. سەبارەت بە هەرێمی کوردستان خۆی سەرچاوی ئاوی خۆی هەیە، وەکو ناوەڕاست و باشووری عێراق نییە کە هەموو سەرچاوە ئاویەکانی سەرزەوی ناوەڕاست و باشووری عێراق لە دەرەوەی عێراقەوە یا لە کوردستانەوە بۆیان دەڕوە. هەرێمی کوردستان خۆی سەرچاوی ئاوی خۆی هەیە، زۆر کەم ئەویان بابەتێکی دیکەیە. لە ڕووی ئیداریشەوە ئێمە لە هەرێمی کوردستان لە چەند ئاستێک خەریکی ڕوبەڕووبوونەوەی ئەو تەحەدیانەین، ئەوەی کە ئێستا لە پێشمانە و ئەوەی لە داهاتوش پێشبینیەکەین، چونکە بەڕاستی ئێمە ڕازگۆ بین لەسەر پێشبینی کراوە ڕۆدا. بەڵێ بەڕاستی دەڵێم ئێمە داهاتوو لە بابەتی ئاو داهاتوو سەختترە بێ لەوەی کە ئێستا هەیە، هەر لەسەر ئەو ئەساسەیە و لەسەر ڕۆشنایی کارنامەی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیهتیمامی خودی بەڕێز جەنابی سەرۆکوەزیران ئێمە خەریکی ئەوەین کە لە چەند ئاستێک ڕوبەڕووی یا ئامادەسازی بکەین بۆ ئەو گۆڕانکاریانەی لە هەمانە. ئێمە بۆ پاراستنی ئاوی ژێرزەوی خەریکی ئەپدەیتکردنی یاساکانی تایبەت بە پاراستنی ئاوی ژێرزەوی و لێدانی بیرین و دەمانەوێت ئەو ئاوی ژێرزەوی هەیە تا دەتوانین بیپارێزین لانیکەم بۆ 10 ساڵ و 15 ساڵی داهاتوو کە ڕوبەڕووی دۆخە خراپەکە دەبینێنەوە. پلانمان هەیە لە ڕێگەی پاراوکردنی دەستکردەوە بەشێک لە ئاوی سەرزەوی بگوازینەوە یا تەحویلی بکەین بۆ ئاوی ژێرزەوی. ئەمە بودجەی دەوێت، توانای دەوێت، بەڵام ئێمە کار دەکەین بۆ ئەوەی بتوانین ئەو کارە بکەین. هەروەها لە ڕووی ئیدارەدانی خودی ئاوە، لە ڕووی ژێرخانی ئاوەوە سیاستمان کارکردنە لەسەرەوەی بتوانین زۆرترین سوود لە ئاوی باران وەربگرین، ئاوی سەرزەوی کۆبکەینەوە لە ڕێگەی دروستکردنی بەندا و لە ڕێگەی پۆندەوە بتوانین زۆرترین ئاوی سەرزەوی کۆبکەین. حکوومەتی عێراق چارەسەرێکی لە بەردەستە بۆ ئەوەی نهێڵێت ئەو کۆچە ژینگەیی کە چاوەڕێ دەکرێت لە ساڵانی داهاتوودا وەکەندە لە لێکۆڵینەوەکان دەڕێن ڕەنگە بگاتە 7 ملیۆن هاوڵاتی عێراقی ناچار بن کۆچی ژینگەیی بکەن. حکوومەتی عێراقی پێش هەموو شتێک دەبێ خۆی ینی لەگەڵ وڵاتانی دەوروبەری خۆی کە ئێران و تورکایە بەجددی ینی دەبێ ئەوەی ئەرکی سەرشانێتی، چونکە بەشێک لەو زەرەرەی ئێمە بەرمانەکەوێت لە هەرێمی کوردستان لە ئەنجامی پرۆژە ئاویەکانی ئێران و تورکیاوە بە جۆرێک لە جۆرەکان حکوومەتی فیدرال لێ بەرپرسە، چونکە بە ئەرکە سیادیەکانی خۆی هەڵناستێ بەرامبەر ئەو دوو وڵاتە و بەجددی شتاوەکو ئێستا نەیتوانیوە گوشارێکی ڕاستەقینە دروست بک بۆی ئەو وڵاتانە سنوورێک بۆ پرۆژەکانیان دابنێن و بەشە ئاوی عێراق بە هەرێمی کوردستانەوە پارێزراوە بێت. ئەوە لەو ئاستە حکوومەتی عێراق وەکو پێویست هەنگاوی نەنا تاکە چارەسەری بەس ئەوەیە یان هیچ ڕێگە چارێکی تری ڕێگە چارەی دیکەشی هەیە. عێراق تاوەکو ئێستا ئەو شێوازە ئاودێریەی بەکاری هێنێ هی ئەو شێوازەیە کە 2000 ساڵ پێش ئێستا بەکارهێنراوە و ئەو سیاسەتە کشتوکاڵی عێراق هەیەی
ناکرێ وڵاتێک ئاوی خواردنەوەی پێدابین ناکرێ خەریکی داچاندنی برنج و گەنمەشامی بێت ینی ئەمەش دیسان پێویستی بە پێداچوونەوەیەکی ئابووری هەیە پێویستی بە پێداچوونەوەی کەرتی کشت و کاڵی هەیە عێراق پێویستە ئەولەویاتی خۆی دیاری بکات لە ئاو چی پێویستە چەندی پێویستە بۆ سێکتەرێکی پێویستە و دواتر لەسەر ئەساسە چەند ئاوی هەیە دابەشی بک بە سەریانە ئەو شێوازە لە کشت و کاڵ کە ئەوەی کەفاایی ئاو تێدا کەمە کە توانستی ئاوی تێدا کەمە واتە ئاوێکی زۆر دەدا بەرهەمێکی کەمی دێتە دەست کۆمپلیتلی ئەو پێویستی بە گۆڕانکاری هەیە پێویستە مۆدرنترین سیستەمی ئاودەری بەکاربێنێ خۆ عێراق وشکتر نییە لە وڵاتانی وەکو ئوردن و ئیسرائیل کە توانیویانە خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو دۆخە بەرهەم زیادکەن و بەکارهێنانی ئاو کەمکەنەوە بەڵام عێراق هەر لەسەر ئەو سیاسەتە کۆنەی خۆی دەڕوە و چاوی هەر لەوەی هەر بەنداو دروستکە لە کاتێکە عێراق ئاوی نییە ینی وڵاتێک ئاوی نەبێ ئەم بە هەموو بەنداوە بۆ چی دروستەکە بۆ کوێی دروستەکە وەجگە لەوەش دەکرێ هەرێمی کوردستان ئەو ئاوانەی لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر ژێرخانێکی باشی بنەڕەتی ئاو هەبێ کە بەداخەوە ئێمە لەبەر ئەو دۆخە داراییەی کە تێداین و بەشێک کە عێراق لێی بەرپرسە و بودجێ هەرێمی کوردستانی بڕیوە لە ناویشیدا بە ئەرکە تایبەتەکانی لە بواری ئاو هەڵناستێ ئەگەر عێراق هەماهەنگ بێ لەگەڵ ئێمە دەکرێت ئێمە لە هەرێمی کوردستان ئەو سەرچاوە ئاویانەی هەیە ئیدارەیان بدەین کۆیان بکەینەوە هەم بۆ هەرێمی کوردستان و بۆ باقی ناوچەکانی تری عێراقیش بەڵام ئەوان بەڕاستی لە هەند کە دەگاتە بابەتی ئاو بە چاوی وڵاتێکی تر تەماشاتەکەن و بەڵام کە دەگاتە داواکردنی ئاو دەڵێن ئێمە شەریکین و برای بەڵێ پرسی بە بیابانبوون لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئێستا زۆرە و بەرەو زیاتربوونی شەڕوا بێگومان ئەگەر بارودۆخ بەم شێوەیە ئێستا بەردەوام بێت تا چەند ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر عێراق تا چەند چاوەڕێ دەکرێت زیاتر ببێت بەڵێ ئەگەر مێژووی ئەم ناوچەیە ینی تەماشا بکەیت لە 15,000 ساڵی ڕابردوو ئەوەی مەلامحی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ئەم ناوچەیەی گۆڕیوە بە پلەی یەک گۆڕانی ئاو هەوا بە تایبەتی ئاو بووە تەنانەت ئاو ڕۆڵی هەبووە لە خەریتە سیاسیەکانی ئەم ناوچەیە ئەو کێشانەی لە شام لە نێوان عەرەب و ئیسرائیل ڕوویداوە بەشێکی گەورەی پەیوەندی بە ئاوە هەبووە کێشەکانی نێوان عەرەب و تورکیا هەر پەیوەندی بە ئاوە هەبوو بەشێکی زۆری حتا کێشەی نێوان وڵاتانی عەرەبی کێشەی نێوان عمان و ئیمارات و دابەشبوونە سنووریەکانیان پەیوەندی تا ڕادێک لە هەندێک شوێن بە ئاوە هەبووە واتە لە تاریخی ئەم ناوچەیە دابەشبوونی کۆمەلگاکان دابەشبوونی سیستەمە سیاسیەکان تا ڕادەیەکی زۆر گۆڕانی ئاو هەوا و بە تایبەتی ئاو ڕۆڵی هەبوو لەم بابەتەدا ئەوە بۆ مێژوو وابوو بێ یعنی ئەگەر ئێمە گە تەماشای مێژوو بکەین بەشێکی زۆری فاکتەری کۆچکردنی گەلە سامیەکان کە ئەو گەلانەی سامین بەرەو دۆڵی ڕافیدەین پەیوەندی بە وشکیەوە هەبووە کە لەوێ ڕوویدا و دوایی کۆچیان کرد بەرەو لێواری هەردوو ڕووبارەکە بەسی من بۆ ڕابردووە بێ بۆ ئێستش وایە بۆ داهاتووش وایە بە باوەڕی من ئەم ناوچەیە لەبەردەم گۆڕانێکی گەورەی ئاو هەواییە ئەم گۆڕانە گەورە ئاو هەواییە گۆڕانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیشی لێ دەکەوێتەوە خاڵی لاوازی ئەم منتیقە سووریایە عێراقە ئێرانە و لاواستر عێراق و سووریان چونکە ئەوانە کێشەی دیکەیان هەیە بەڵام ئەمە تەنها کێشەی عێراق نییە ئەم کۆچی وشکیە ئێرانی ژەمان کێشەی عێراقی هەیە سووریا ژەمان کێشەی عێراقی هەیە ناوچەی گەرمەسێری خۆمان یاخود بڵین گەرمیان بارودۆخی چۆنە ئێستا ترسی بە بیابانبوون هەیە یاخود جارێ ماوێت یەکر بە کورتی وەڵام بیت و یەک پرسیاری دیکەشمە بێ دوایەوە بۆی پێڕابکەین بڵێ ڕاستیەکەی بۆ ئەوەی هاوڵاتی بزانێ بینەرەکانمان بزانن بابەتی بە بیابانبوون زاراوەیەکی خاکیە نەک زاراوەیەکی ئاو هەوایی واتە کە ئەڵێن شوێنێک بە بیابان بووە مانای ئەوەیە خاکەکەی توانای بەرەمهێنانی نەماوە پەیوەندی بە ئاو هەوا و ئاوە وشکە ساڵ بەڵام وشک بوون ئێمە سەبارەت بە دەڤەری گەرمیان ڕاستە سترێسمان هەیە کێشەمان هەیە بەڵام بوونی بەنداوی دەربەندی خان بوونی چەند پرۆژەیەکی ئاودێری کە لەوێ هەمانە ڕاستە لەوانەیە وەکو پێویست کەفاایان لاواز بوو بێ لەبەرەوەی پێویستیان بەسییانەیە بەڵام بوونی ئەو پرۆژانە وای کردووە کە یعنی بەو مەترسیە لەسەر ئەوەندەی لەسەر باشوور و ناوەڕاستی عێراق هەیە لەسەر ئێمە کەمتر دەڵێ دکتۆر زۆر بە کورتی وەڵام بیتەوە ماوەی ئەم ساڵی زستان کە تێپەڕی لافاوێکی زۆر هەبوو باران زۆر بوو لە کات چەند ناوەخت بوو خەڵکی مەکسە قسانەکرایان چی تێچێ مەسەمە بەنداوێکمان هەبوو ئاوەی تێ بچوایە ڕەنگە هەندێک جار وا بیر بکەنەوە بەندا و چاڵەکە دروستی کە و بەردەمی بگرە و تاوا بڕۆ گرفتی بەندا و چیە لە هەرێمی کوردستانە بۆ زوو کاری لەسەر ناکراوە بۆ زوو تاوا ناکرێن
ڕاستیەکەی نەگەهر بەنداوە هەموو پرۆژە ئاودێریەکان ئێمە معاناتێکی گەورەمان هەیە معاناتەکە لە یاساوە دەست پێ دەکات تا دەگاتە ئەوەی زەویەکەی چونکە جاری وایە تۆ پرۆژە بکەی لەسەر زەویەکەی دەبێتە ئیشکال لە ڕووی قانونیەوە هەندێک جار جوتیارەکانە بێتە کێشە لە نێوان خۆیان هەندێک جار پرۆژەکە دەکەی دوایی هەر جوتیارەکان خۆیان تەجاوزی لەسەرەکەن جگە لەوەش ئەو دۆخە داراییەی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە دۆخێکی قورس بووە ینی حکوومەت ئیمکانیاتێکی کەمی دارایی لەبەردەسایە دەتوانێت بڵێ بۆ ئیمکاناتە کەمە دارایی زۆر شتی کردووە بۆ بەنداوەکان بەو ئیمکانیەتە دارایی یەکەمەی کە هەیە هەوڵێکی زۆر دراوە کە کاریگەریەکان لەسەرمان کەمتر بن بەڵام بەڕاستی دەڵێم لە هەموو جیهاندا ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ئاوهەوا بە تایبەتی وشکی تۆ ناتوانانی کاریگەریەکەی بکەیتە سفر کاریگەریەکەی هەردەمێنێت بەڵام ئەوە پێویستی بە هەماهەنگی لە نێوان کۆمەلگا و حکوومەت و میدیا و ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەمویان پێکەوە هەر یەکێکیان بە ئەرکی خۆی هەستێ تاوەکو بە هەمووان بە یەکەوە ڕوبەڕووی وشکی بینەوە کێشەکەی ئێمە لە گۆڕانی ئاوهەوا تەنها وشکی نییە بەڵکو لافاویشە تۆ پێویست بە ژێرخانی بنەڕەت هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی لافاو پێویست بە ژێرخانی بنەڕەت هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکی و بۆ گەرمبوونیش ینی ئەوە بابەتێکی ئالۆز و قورسە و پێویستی بە هەماهەنگی و هاوکاری هەموو لایەک هەیە بەڵێ دکتۆر کاروان سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانیەوە لە وەزارەتی پشت و کاڵ و سەرچاوەکانی سوپاس بۆ ئامادەبوون و شیکردنەوەکانتان سپاس بۆ